کوردستانیانی عزیز سڵاو ڕێز لە دوومین بەرنامەی گرنگی پەروەردە بە زمانی دایکی هەم لە خزمەتتان. لەم بەرنامە قەرارە لەسەر ڕەوڵی ئاسیمîلاسیۆن لە پاکتاوی ڕەگەزی نەتەوەی کوردستانی بەیەکەوە بدوین. ئاسیمîلاسیۆن بە واتای چاواندنەوەی نەتەوەیک بە شوناسی جیاواز لە ناو نەتەوەیەکی دیکە لە ڕێگەی بەڵادەستیە هێژمۆنیە یان لە بێنبردنی گروپێک بە شێوازێکی نەرم و نادیار. بۆ هەر ئەم مەبەستەیشە گرنگترین ئامانج زمانە. بۆ نمونە کاتێکە زمان لە ناو نەتەوەیەک بەکاربردنی یا شاخە کردێت، ئەو زمانە وردە وردە ئەکەفێتە بەر مەترسیە کاڵبوون و تەنانەت لە ناوچوون. کاتێک زمانی نەتەوەیەک لە ناو بچێت، شڕینەوەی مێژوویان ڕاحەتتر دەبێتەوە. یعنی تو اول باید شروع کنی کلاس بیان بری، لهجه‌ت فراموش بشه، بتونی حرف بزنی، باید کتاب بخونی. زنگ زبان و ادبیات فارسی و پاسداشت این روز کاتێککە تەنیا ڕێگەی هەڵکوەرگرتنی نەتەوەی کوردستانی لە زمانی دایکیان ئەوێتە قسەکردنی ڕۆژانە لەناو کوچە و کۆڵان و بنەماڵە و خێزانیان بێ ئەوەی کە هاوپشتیە پەروەردە خوێندن و بیرکردنی لە پشتابێ وشەکان و وردە وردە بەرەو لە بیرچوونەچن و تەنانەت گۆڕانێکی نەرینی بەسەردێت. گاڵتە و سوکایەتی کردن بە زمانی دایکی ئەوێتە هۆی خۆ بە کەمزانینی تاکی کوردستانی لە بەرابەر نەتەوەی داگیرکەر. ئەمڕۆتە تا ڕادەیەک بەرەو پێشەچێت کە ئەوێتە ڕێگە خۆشکە بۆ هێژمۆنیە دەسەڵاتی بەڵادەستی و دوورکەفتن و تەنانەت نەکۆڵیکردنی تاکی کوردستانی لە شوناس و ناسنامەی خۆیان. کاتێک کە تەک مناڵەکانمان بە زمانێک جگە لە زمانی زikmakî قساکەین و ئەو زمانێک کە مناڵ بیری پێیەکاتەوە جیا لە زمانی دایکێکەیە، یعنی ئەو تاکە بەدەست دایک و باوکەکەی ئاسیمîلە بووگە و لە ناو نەتەوەیەکی دیکە تاویاگەسەوە و تەنانەت لە شوناسی خۆی دوورکەفکەسەوە. بە پێی بەڵگەی 1 و 2 پەیماننامەی پێشگیریکردن لە کۆمەڵکوژی و سزادانیان و هەروەها بەڵگەی 6 دەستوری دادگای سەرەکی نێونەتەوەی هەر چەش نەکردەوەی بە مەبەستی لەناوبردنی نەتەوەیان بەشێک لەو نەتەوە یان هەر تاقمە و گروپێکی ئاینی ئێتنیکی سیاسی یان داسەپاندنی بارودۆخێک کە ئەو گروپە یا ئەو نەتەوە بەرەو لە ناوچوون ئەبات کۆمەڵکوژی بە ئەژمارەتێک و سزایەکی قورسی نێونەتەوەی لەسەرە. لەم کاتە ئەرکی من و توی تاکی کوردستانی چییە؟ فێربوونی زمانی دایکیمان نەتەنیا بە قسەکردن بەڵکو بە نووسین و خوێندن. ئاوە ئەتوانین لە حاڵەتێک کە داگیرکرد بارودۆخێکی نالەباری سەپاندووە سەر نەتەوەی کوردستانی خۆمان لە بەرەو لە ناوچوون ڕزگار بکەین. بە خوێندن و نووسین بە زمانی دایکیمان کەرامەتمان بپارێزین و بوونمان بسەڵمێنین و هەربێژین ئەوەی هەرگیز پێیان ناکرێت شڕینەوەی بیری ئازادیە لە ڕۆحمان.